بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکیان تایبەتە بە دانیشتنی 25 ئەم مانگەی ڕابردووی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە تێیدا پۆستی پارێزگاری سلێمانی و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەردوو جێگرەکانی تێیدا ئاڵوگۆڕکرا بە پێی ڕێکەوتنێک کە لە نێوان بسووتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوەچوو دیارە بەشێک لە ئەندامانی ئەنجومەن پێیان وایە پرۆسەکە بە شێوەیەکی یاسایی بەڕێوە چووە، بەشێکی دیکەش پێیان وایە پرۆسەکە بە یاسایی بەڕێوە نەچووە. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە ئەکرەم شەریف جێگری پێشووی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەگەڵمان دەبێت. ئاگاداریشتان دەکەینەوە کە تەوەری دووەمی ئەمڕۆی باسی ڕۆژ تایبەت دەبێت بە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغدا و ئەو دەرگاکرانەوەی ئێستای بەغدا بەڕووی هەرێمی کوردستان بازدەوە دەکرێت. هەنگاوێکی باش لە پەیوەندیەکان نێوان هەرێمی کوردستان و بەغدا نراوە بۆ ئاساییکردنەوەی بارودۆخەکە و چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەردوولا. لە تەوەری دووەمماندا دڵشاد شاهاب ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سنتەر لە شاری هەولێر لەگەڵمان دەبێت. دەگەڕێمەوە لای میوانەکەم لە پارێزگای سلێمانی بەڕێز ئەکرەم شەریف جێگری پێشووی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. بەڕێز ئەکرەم بەخێربێن بۆ کوردستان 24 و پرۆگرامی باسی ڕۆژ. پێم باشە لە سکاڵاکەی بەڕێستانەوە دەست پێ بکەم. ئێوە سکاڵایەکتان تۆمار کردووە لەسەر بەڕێوەچوونی دانیشتنی 25 ئەم مانگە کە بەبێ ئەوەی ئێوە بڕیاری دەست دەکار کێشانەوە بدەن بڕیار درە کە ئێوە دەست دەکار بکێشنەوە. ئێوە سکاڵەکەتان لەسەر چێ تۆمار کردووە و دژی چێ بۆ ئەو سکاڵایە؟ سەرەتا سڵاو لێەوە سڵاو لە بینەرانی بەڕێزیش. هەروەک معلومی بەڕێستان و بینەرانی بەڕێزیش ئێمە لە ڕۆژی 25 هەشتی 2016 پێنجشەممە کاتژمێر دەیسە لە بەیانی تێبینی یاساییمان هەبوو لەسەر چۆنێتی بەڕێوەچوونی پرۆسەی ئاڵوگۆڕکردنی دەسەڵات لە سنووری پارێزگای سلێمانیدا. سەرنجەکانی ئێمە سەرنجی یاسایی بوو، بۆیە بۆ ئەو بابەتە لەوێ لە بەردەم کەناڵەکانی ڕاگەیاندن ڕامان گەیاند. ئەمڕۆ بە فەرمی لە ڕێگەی پارێزەرەکەمەوە تانەمان لەو بڕیارەدا. بەڵێ بۆچی ئێوە دانیشتنەکە ینی چۆنەتی ئاڵوگۆڕکردنی پۆستەکان بە نایاسایی لە قەڵەم دەدەن؟ هۆکار چییە؟ کۆی گشتی پۆستەکان نا، ئێمە دانیشت کۆبوونەوەی نائاسایی ئەنجومەن کۆبوونەوەی 29 نائاسایی ئەنجومەن بڕیار بوو لە ڕۆژی یەکشەممە 21 گرێ بدرێ، بەڵام بەهۆی ئەوەی نەگەشتینە ئەنجامی کۆتایی و هەر ئەو ڕۆژەش ئێمە و چەند هاوکارێکی ترم بە دیاریکراوی لە فراکسیۆنی سەول لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی تێبینی یاساییمان هەبوو. ئێمە ڕاوەی یاساییمان دەکرد بۆ ئەو بابەتانە. دەمانوت سەرجەم ڕاوەکان سەرجەم بڕیار و ڕێنمایی و ڕاستپاردەکان پێویستە لەژێر ڕۆشنایی یاسای سێدا بێت. ئەوە بوو نەگەشتینە ئەنجام کۆبوونەوەکە تەئجیل کرا بۆ ڕۆژی 25 مانگ. بۆیە ئەو ڕۆژە ئێمە لەسەر کۆی گشتی پرۆسەکە سەرنجمان نەبوو. لە دوا ساتەکانی کۆبوونەوەکەی ڕۆژی 21 مانگدا بەڕێز سەرۆکی ئەنجومەن کاک دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر ئەجێندای ڕۆژی پێنجشەممەی خوێندەوەواتە 21 مانگ ئەجێندای ڕۆژی 25 مانگی خوێندەوە و بە ئامادەبوونی سەرجەم فراکسیۆنەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەم شێوەیە باسی کرد. وتی بە فەرمی کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان بربژاری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سەرۆکی ئەنجومەنی پارێزگا بۆ ڕۆژی 25 ئەکرەم شەریفە. ئەوە لە بەردەم سەرجەم فراکسیۆنەکانە ئیشارەتی پێدا. ئەمە داخلی ئەجێندای کۆبوونەوەی 25 مانگ بوو. بۆیە بۆ ئەم بابەتە بەردەوام بوو تا ڕۆژی 25 مانگ چەند ساتێک پێش کاتژمێر دەستپێکردنی کۆبوونەوەکە و لە ڕاستیدا بە شێوەیەکی سەیر و سەمەرە و چاوەڕوان نەکراو بەدەل لە زانیاری ئێمە و دەتوانین لە ئەندامانی ئەنجومەنیش بپرسی. من ئەمڕۆ چەند ئەندامێکی ئەنجومەن سەردانیان کردم، وتیان ئێمە لە کاتی چوونمان بۆ هۆڵی کۆبوونەوەکە ئاگاداری ئاڵوگۆڕی ناوەکەی ئەکرەم شەریف بووم بەو بەڕێزە بە کاگازات. بۆیە لە ڕاستیدا بە پێی پەیڕەوی ناوخۆ بەشی سێیەم
بڕگە و مادەکانی بەشی سێەم هاتووە دەڵێت پێویستە ئەجێندای کۆبوونەوەکە بەر لە 48 کاتژمێر تەواوی زانیاریەکان تایبەت بە ئاڵوگۆڕەکان لە بەردەستی ئەندامانی ئەنجومەندا بێت. بۆیە لەسەر ئەو بابەتە و لە بڕگەی 12هەمی مادەی دەی بەشی سێەمی پەیڕەوی پەسەندکراوی ئەنجومەنی پارێزگای سلێمانی داهاتووە بەڕوونی ئاماژەی بەوە داواڵێ ئەو بابەتانی ئامادە دەکرێت بۆ بڕیان لەسەردان سەرۆکایەتی ئەنجومەن لە ڕێگای پێگاتەی کارگێڕی خۆیەوە بەر لە 3 ڕۆژ دەیخاتە بەردەمی تەواوی ئەندامانی ئەنجومەن. بۆیە من لێرەوە لە ڕێگەی کەناڵەکەی بەڕێستانەوە لە سەرجەم فراکسیۆنە جیاجیەکانم لە تەواوی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەپرسم کامیان بەر لە 2 کاتژمێر، کامیان بەر لە 10 کاتژمێر، کارمیان بەر لە 20 کاتژمێر 2 ڕۆژ کە دەکاتە 3 ڕۆ کە بەڕوونی 3 ڕۆژەکە ئاماژەی پێدراوە ئەو بابەتانی ئامادە دەکەێت کامیان زانیاریان هەبووە لەسەر ئاڵوگۆڕی ناوەکە لە ئەکرەمەوە بۆ ئەو زاتێک کە ئێستا بربژارە و سەرۆکی ئەنجوم. بۆیە لەسەر ئەم بەس ئەساسە و بە پێی بڕگەی دیاریکراو بە نەسی سەری هاتووە لە مادەی 6دا کە ئەنجومەنی پارێزگا لەسەر کارلادانی سەرۆکی ئەنجومەن و جێگری سەرۆکی ئەنجومەن لەسەر داوای سەیەکی ئەندامانی ئەنجومەن دەبێت کە ئەمەش دیسانەوە نەکراوە و ئەویش لەسەر 3 بڕگە دەتوانین لە جێگری سەرۆکی ئەنجومەن یا سەرۆکی جێگری سەرۆکی ئەنجومەن لەسەر کارلادەی لە کاتێکدا ئەو بەڕێزانە بوو بنە هۆکاری دەستپیسی، خەمساردی، هۆکاری بە فیڕۆدانی دارایی گشتی یا خەمساردی لە بەڕێوەچوونی کارەکانیاندا. بۆیە من جارێکیش لە تەواوی ئەندامانی ئەنجومەنی پارێزگا و لە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی پارێزگا کاکتۆرە باڵ دەپرسم کامیەک لەم خاڵاندا لە بەردەدا هەبووە. ئەوە لەلایەک ئەگەر ئارەزوومەندانە جێگری سەرۆکی ئەنجومەن ئیستیقالە بکات تەحریریەن بەزارەکیەن معاملەی لەگەڵدا ناکرێت بە پێی یاسا. کاک دکتۆر ئەهباڵ چۆن نامەی بەخشینی دکتۆر ئاسۆ ببورن دکتۆر ئاسۆ گەشتبووە دەستەی سەرۆکایەتی ئەنجومەن من لە کاک دکتۆر هەڤاڵ دەپرسم ئایا تەحریریەن نامەی دەست لە کارکێشانەوەی ئەکرەم شەریف گەشتووەتە دەستی لە جێگری سەرۆکی ئەنجومەن یان نامەی بەخشینی ڕادستی سەرۆکایەتی ئەنجومەن کردووە. لەسەر ئەم بنەمایانە لە کاتێکدا من نە داوای ئیستیقالەم کردووە نە ئیقالە کراوم لەلایەن هاوکارەکان لە ئەنجومەنی پارێزگا وەنە داوای بەخشینم کردووە. من دەپرسم بەڕێز سەرۆکی ئەنجومەن کاک دکتۆر هەڤاڵ بە چکام بڕگە کە بەکام مادەی یاسایی ئەگەر دەڵێی بە پێ ئیتیفاقیەکی سیاسی کە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕاندا ئەم کۆبوونەوەیە گرێدراوە بۆ ئەمەش دەڵێم ڕێکەوتنی سیاسی یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان دەڵێت ئەم ڕێکەوتنە ڕێوشوێنی کارگێڕی و یاسایی بۆ دەگرینە بەر لەژێر ڕۆشنایی یاسای سێدا تایبەت بە دەسەڵات و تایبەتمەندەکانی ئەنجومەنی پارێزگا ڕێکەوتنی سیاسی یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان هەرگیز نەیوتوە ئێوە بڕیارە دەربکەن لە دەرەوەی تەجاواز بێ یا بەرێککەوتنی هەبێ لەگەڵ یاسای سێدا بۆ سەرم بنەمایانە ئەو بڕگەیەی تایبەتەکەم گیانی وەکو خۆتان باستان لێوە کرد بە شێوەیەکی ورد ینی شیکاریتان کرد بۆ ئەو سەرپێچیانەی لە دانیشتەکەی 25 ئەم مانگە بەڕێوەچوو کە لە ڕووی یاسایەوە ئێوە خستانە ڕوو بەڵام بۆچی تەنیا ئەکرەم شەریف زیاتر ناڕەزایی هەیە و باز دەوە دەکاتن کە دانیشتەکە ینی پۆستی ئالوگۆڕکردنی پۆستەکان نایاسایی بووە بۆچی لە نێو فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان لە نێو یەکێتیدا تەنانەت فراکسیۆنەکانی دیکە لە ئەنجومەنی پارێزگادا بە هەمان شێوە نایەنە سەر هێڵ و دەنگی خۆیان بەرزکەنەوە. بەڕێزم من ئەمەی ئاماژەم پێدا ئەمە قسەی ئەکرەم شەریف و دروستکراوی ئەکرەم شەریف نییە ئەمە پەیڕەوی ناوخۆیە ئەمە بە نەسی سەریح لە یاساکە داهاتووە هەر بەڕێزێک لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە هەر فراکسیۆنێک هەیە ئینکاری لەم قسانەی من دەکات لە ڕاستیا دەتوانێت تانە لە قسەکانم بدا و لە دادرای کارگێڕی سکاڵا تۆمار بکە بۆیە من دەیڵێم هەر بەڕێزێک دەتوانن ئێوە لە مێزگردێکی زۆر کراوەدا لە گفتوگویەکی زۆر کراوەدا ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بە دیاریکراوی تەواوی سەرۆکی فراکسیۆنەکان بانگێش بکەن بۆی ئەم ڕوونکردنەوانە ئاراستەی بینەرانی بەڕێز و ڕای گشتی بکەن بۆیە ئەمەی من بە ئەرزی بەڕێستان و بینەرانی بەڕێزی دەکەم ئەمە تەفسیری ئەکرەم نییە ڕاوەکردنی ئەکرەم نییە بۆ بابەتێکی دیاری کراو ئەمە بە پێی پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی پارێزگا کە بەرنامەی کارە و پەسەندکراوی تەواوی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە بە تەواوی فراکسیۆنەکانەوە
کە لە 27 کانونی دووەمی ساڵی 2015دا پەسەند کراوە و جوۆتە بواری جێبەجێکردنەوە لە ڕۆژنامەی فەرمی ئەم وڵاتەدا بڵاو کراوەتەوە. ئەمە قسەی من نییە، ئەمە قسەی یاساکەیە، ئەمە بڕگەی مادەی سەربەخۆ لە یاساکەدا هاتووە. یان دەبێت من داوای بەخشین کەم، یان ئارەزومەندانە ئیستیقالە بکەم، یان ئەبێ ئیقالە بکرێم. من دەڵێم خوشک و براکانم لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەم دەقا بەسەریاندا تێپەڕی، من ئەم گفتوگۆیم لەگەڵ تەواوی لەگەڵ زۆربەی ئەندامانی ئەنجومەن کردووە لە فراکسیۆنە جیاجیەکان، دەڵێم کە لە کاتێکدا برام کاک محەممەد ڕەسوڵ و سەرۆکی لیژنەی یاسایی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کاک مامۆستا سەبا هەڵسا ئەم ڕوونکردنەوەی بەڕوونی ئاراستەی بەڕێز سەرۆکی ئەنجومەن کاک دکتۆر هەڤاڵ کرد، بەڵام بەداخەوە دوای ڕوونکردنەوەکەی ئێمەش ئەم بابەتە خراە دەنگدانەوە، دەبوو ئەم بابەتە معالەجەی بۆ بکرێت تا ئەو کاتەی کە بەندەجی وەک جێگری سەرۆکی ئەنجومەن یا داوای بەخشین دەکەم یان ئارەزومەندانە داوای استیقالە دەکەم. ئەگینا لەمە بترازێ داوا لە یاساناسانی ئەم وڵاتە دەکەم، ئەگەر خەلەلێک، ئەگەر کەم و کوڕیەک، ئەگەر سەرنجێک لەسەر ئەم ڕاڤە سیاسیە و یاسایانەی ببوورە ڕاڤە یاسایانەی من هەیە، پێم خۆشە لە بەرنامە بەڕێستان یاساناسێک بانگێش بکەن بۆ ئەوەی گشتی و ڕوونکردنەوەی دیارە وەڵامەکانت گەیشت. دیارە پێشتر ئێوە لە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆتان کاندید کرد بۆ ئەنجومەنی پارێزگا و هەر لە ڕێگای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئێوە بوون بە ئەندامی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیدا. پێتان وان نییە کە ئەمە مافی یەکێتی بێتن، کەسێک بە مستحقی ئەو پۆستە بزانێت ئەکرەم شەریفنا یاخود کەسێکی دیکە لە فراکسیۆنی یەکێتی؟ جارێ پێش هەمووشت ئەمە پێمان وایە ئەوە حەقی تەواوی یەکێتی نیشتیمانی کوردستانە، کەس قسەی لەسەر ئەوە نییە. بەڵام دوجاریش منیش ئەندامی یەکێتی نیشتیمانی کوردستانم، ئەندامی فراکسیۆنەکەم جێگری سەرۆکی ئەنجومەن بووم بە کۆمەڵێ مستحقات. من ئەو بابەتە بە مافی خۆمم زانیوە، من داوای زیادەم نەکردووە. ئەگەر حساباتی دەنگدان کەی لەگەڵ ئەو بەڕێزەی کە کاندید کراوە بۆ سەرۆکی ئەنجومەن، من لە انتخاباتەکانی سی نیسانی ساڵی 2014 بە ڕێژێکی بەرچاو لە پێشدەنگی من لە پێشدەنگی ئەو بەڕێزەوەیە. ئەگەر لایەنە سیاسیەکە باز دەکەی پلەی حیزبی من بە چەند پلەیەکی لە پێشەوەی ئەو بەڕێزە و من کارگەری مەڵبەند بووم و بەڕێزان دامی کۆمیتەی ئەندامی حیزبە. ئەگەر باسی ئیجماعی مەکتەبی سیاسی دەکەی، من سەرۆکی لیژنەی باڵای دانوستانکاری یەکێتی کاک حاکم قادر بە فەرمی مەکتەبی سیاسی یەکێتی بە فەرمی بە کاک دکتۆر هەڤاڵی وتووە، کاک ڕەفعەت عەبدوڵڵا بە کاک دکتۆر هەڤاڵی وتووە ڕۆژی 21 مانگ کە کاندیدی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەکرەم شەریفە، ڕۆژی 24 مانگ ئێمە لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئامادەبوونی کاک نەوشیروان مستەفا هەردوو فراکسیۆنەکە، بە ئامادەبوونی دادەیەرۆ ئیبراهیم ئەحمەد و بە ئامادەبوونی مامۆستا جەلال جەوهەر، بە ئامادەبوونی کاک شێخ لەتیف، ئەجێندای کۆبوونەوەکە ڕادەستی هەردوو فراکسیۆنەکە کراوە. دەتوانین لە هەردوو فراکسیۆنەکە ئەمە بپرسیت کە ئەو ڕۆژە بەڕوون بەبێ لێڵی بەبێ پێچووپەنا کاک شێخ لەتیف بە هەردوو فراکسیۆنەکەی وتووە ئەمە 24 مانگ نیوەڕۆی 24 مانگ کە بەیانی ڕۆژی 25 مانگ کاژمێر دەی بەیانی ئەکرەم شەریف کاندیدی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستانە. بۆیە پێم وایە ئێوەش لە نزیکەوە ئاگاداری. ئەگەر ئێوە لە زۆربەی ئەندامانی فراکسیۆنی یەکێتی شایستەتر بن پۆستی سەرۆکی ئەنجومەنی پارێزگا وەربگرن، بۆچی یەکێتی بڕیار دەدات کە ئێوە دوور بخرێنەوە کەسێکی دیکە لە جێ ئێوە دادەنێت؟ هۆکار چییە؟ کاکێ پێش هەمووشت کا کامەران یەکێتی بڕیاری نەداوە، تۆ ئەگەر ئاگاداربی سەرۆکی لیژنەی باڵای ئێمە ناچارین، ینی ئێمە ناچارین بە ناوی یەکێتی قسە بکەین. تۆ وەڵام دەدەیتەوە ئایا مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە یاخود کەسێکی دیکە بووە؟ کاک حاکم قادر سەرۆکی لیژنەی باڵای دانوستانکاری یەکێتی کە تایبەتە بەو پرسە مەسئولی ئەو کەیس و ئەو پرسەیە، دوێنێ بە سایتی شارپرێسی ڕاگەیاندووە کە ئەکرەم شەریف کاندیدی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بە برارێکی تاگلایەنە دوورخراوەتەوە، لابراوە ناوەکەی. و بەڕاستی دوێنێ کاک شێخ جەعفەر کە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتیە بە تۆڕی میدیا ڕووداوی ڕاگەیاندووە، دەڵێت کە کاندیدی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرەم شەریف بووە
و ئاماژەم پێدا دادەهێرۆ لە ڕۆژی 24 مانگ ڕایگەیان بەڵام کاگرەفعەت لە ڕۆژی 21 مانگ بە کاک دکتۆر هەڤاڵی وتووە ینی بەڕێز ئەکرم ینی ئەگەر بەڕێزتان لەلایەن باڵێکی یەکێتیەوە لەو پۆستە مەحروم بکرێن بۆچی ئەو باڵی کە بەڕێزتان لێوەی نزیکن بێگومان کە ینی باسدەوە دەکرێت ئێوە لە بەرهەم ساڵحەوە دکتۆر بەرهەم ساڵحەوە نزیکن بۆچی دکتۆر بەرهەم ساڵح خۆی نایەتە سەر هێڵەکە و قسە بکاتن لەسەر ئەو پرسە بۆچی ئێوە بە تەنیا دەبیندرێن جارێ پێشە موشت بە منە دەبێت مۆزوع ئاماژەی پێ بدەم ئەو بە ڕێزانەی لە فراکسیۆنی سەوزن لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەر هەمویان مستحقی ئەوە بوون کاندید بکرێن بۆ سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی من نەموتوە لە کەسیا مستحقترم بەڵام من دەڵێم بە کۆمەڵە ئوسوس بە کۆمەڵە ئوسوس ئەو مافە بە مافی خۆمم زانیوە لە 2 ساڵی ڕابردوو من جێگری سەرۆکی ئەنجومەن بووم من ئەگەر ئیجراعاتی بە پێی هیچ قانونێک لەسەر ئەم زەمینەدا بە پێی قانونی ئیداری بە پێی قانونی دەولی خاص بە پێی قانونی عام بە پێی قانونی خدمەی مەدەنی ناکرێ خەڵکێک ئەگەر ئیجراعات ئەگەر خروقاتێکی نەکرد بێ لە جێگری سەرۆکی ئەنجومەنەوە دای بگری بیکەیتەوە بە ئەندامی ئەنجومەن ئەگەر وایە بۆچی دکتۆر بەرهەم ساڵە کە ئێوە لەسەر باڵەکەی ئەو دەناسرێن نایەتە دەنگ گفتوگۆ ناکە من کادری یەکێتی نیشتیمانی کوردستان بووم نە من حەقم بە خۆم داوە نە کاک دکتۆر بەرهەمیش ڕۆژێ لە ڕۆژان داوای ئەوەی کردووە من تەکەتول و باڵی دکتۆر بەرهەم بم من ئاگام لە بابەتێکی ئەوها نییە لە ڕاستیە ئەگەر لایەنێک دەستی هەبوو بێ لە لادانی ناوەکەی مندا دەکرێت تەبریرێکیش بۆ ئەم بابەتە بهێنرێتەوە ئەجینا من کادری یەکێتی بووم و بە شانازیشەوە تەسحی جۆر بە جۆرم لە قۆناغە جیاجیەکاندا بۆ یەکێتی داوە بەڵێ باشە ئێوە لە ماوەی ڕابردوودا ینی لەگەڵ لاهور شێخ جەنگی دیدار و کۆبنەوەتان ساز کرد پرسیار لێرەدا ئەوەیە بۆچی ئێوە لەگەڵ بەرپرسێکی باڵای سیاسی دیدار و کۆبنەوەتان نەکردووە و هەوڵتان نەداوە چارەسەری ئەم پرسە بکەن بۆچی لەگەڵ بەرپرسێکی ئەمنی دادەنیشن و گفتوگۆ لەسەر ئەم مژارە دەکەن کە وەکو دەبیندرێتن مژارێکی سیاسیە نازانم کاک شێخ لاهور لە خەمی ئەو بابەتەدا بووە لە ڕاستیدا کاک شێخ لاهوری جگە لەوەی بەرپرسێکی سەربازیە لە یەکێتی نیشتیمانی کوردستان دوجار کادری پێشکەوتووە ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستانە هیچ عیبەی تێدا نییە گەل لەگەڵ ئێمە لەگەڵ کاک شێخ لاهور دانیشت بین کاک شێخ لاهور بەجددی لەسەر لە خەمی ئەم بابەتە بووە بەڵام ئێمە لەگەڵ بەرپرسی مەکتەبی ڕێخستن دانیشتوین لەگەڵ خاتۆی ئیبراهیم ئەحمەد دانیشتوین بۆ ئەو پرسە لەگەڵ کاک شێخ لەتیف دانیشتوین بۆ ئەو پرسە و لە ڕاستیشدا کاک شێخ لاهوریش بە دکتۆر هەڤاڵی وتووە ئەمە بە قەولی دکتۆر هەڤاڵ کە بەربژاری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەن ئەمە 21 مانگ بەربژاری یەکێتی نیشتیمانی بۆ سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەکرەم شەریفە ئەگە چه عیبەی تێدایەتەوە ئەگەر لەگەڵ کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان دابنیشت و ڕاوێژی جددی لەسەر ئەم بابەتەکەی ئێوە پرۆژەی فراکسیۆنێکی سربەخۆتان لە بەردەست بوو و لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا بە ئاشکرا باستان لەوە کرد کە ئێوە 5 ئەندامن لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەوڵ دەدەن فراکسیۆنێکی سربەخۆ دروست بکەن ئێوە کە لە ئەندامیەتی یەکێتی پاشگەزبوونەتەوە ئایا دەستبەرداری پێکێنانی فراکسیۆنێکی سربەخۆش بوونە؟ جارێک لە ڕاستیدا ئێمە ئەو ڕۆژەی کە لە کۆبوونەکەمان بایکۆت کرد لەسەر ئەو تێپەڕاندنی ئەو تەوەرە نایاساییە ئاتینە دەرەوە پێکەوە ڕاوێژمان کردووە لەسەر ئەو بابەتە و دوجار ئێمە ڕاگەیەنراوێکمان بڵاو کردوێتەوە ئێمە پێمان وا بووە ئەم بڕیارەی کە دراوە تایبەت بە ئاڵۆگۆڕی ناوی ئەکرەم لە ئەکرەمەوە بۆک بە ڕێزێکی دیکە ئەمە بڕیاری مەکتەبی سیاسیە بۆیە ئێمەش لە کاتی خۆیدا ئەگەر بڕیارێکمان باس کردبێ یان ئاماژە پێدابێت لە کەناڵەکانی ڕاگەیاندن پێدەچێت ئێمە بە هەڵە تێگەشتن لەوەی کە گوایە بڕیارێکی مەکتەبی سیاسی بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوو بۆ زانیاری بەڕێستان و بینەرانی بەڕێزیش لە جێگری یەکەمی سکرتێری گشتی یەکێتیەوە تا کاک حاکم قادر و سەرکردایەتی و مەکتەبی سیاسی منیان دڵنیا کردوێتەوە کە ئەو بڕیارێکی تاگلایەنە بووە کاندیدی فەرمی یەکێتی بۆ سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەکرەم شەریف بووە و لە ڕاستیدا ئەوان ئەو بڕیارە بە بڕیارێکی تاگلایەنە دەزانن بۆیە لە ڕاستیدا ئێمە ئەگەر وتبێتمان یەکێتی نین لەسەر ئەو ئەساسە بووە کە وتراوە ئەوە بڕیاری مەکتەبی سیاسیە بۆیە ئێمە کە لە جێگری یەکەمی سکرتێری گشتی وەکو ئاماژەم پێدا لە جەنابی کاک حاکم قادر و مەکتەبی سیاسیەوە دڵنیان کردوێتەوە کە بەربژاری ئێمە ئەکرەم شەریفە دەکرێت ئێمە
لە ڕاستیدا لەوێ هەڵچوونێکە و بێ لە بڕیارەکەماندا. باشە چه ئومێدێکت لەلا هەیە کە جارێکی دیکە یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان مەکتەبی سیاسی کەوە خۆتان باسی لەوە دەکەن پشتگیری زۆر لە نێو مەکتەبی سیاسی بۆ جەنابتان هەیەەوە پێشیان وایە تۆ کاندیدی شەرعی یەکێتی نیشتیمانی کوردستانی یعنی چه هیوایەکەیە تۆ ئەو پۆستە وەربگریتەوە؟ من سیقەم بە دڵنیاکردنەوەی بەرپرسەکان و هەواڵەکانم هەیە لە جەنابی کاکۆسرەتەوە تا مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و لە ڕاستیا بەپێی ئەو ئوسوسانەی وەکو ئاماژەم پێدا لە سەرەتاوە بەپێی ئەم مستحقاتانەی کە ئیشارەتم پێدا من زیاتر خاوەن مافم کە ئەو پۆستە وەربگرم و بەڵێنیان پێداوم لە ڕاستیا پارێزەرێکی جگەلەوەی بەرپرسی حیزبی من پارێزەریشم دەبن لە ئۆساسە بۆ گەڕانەوەی ئەو مافە کە مافێکی یاسایی ئیداری سیاسی ئەکادیمی ئەکرەمە. بەڵێ ئێستا ئەگەر بینە سەر پۆستی پارێزگار بەڕێستان جێگری سەرۆکی پێشووی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بوون ئەوە شارەزایی باشتان لە ڕووی یاسایی هەیە. ئێستا چێ پارێزگاری سلێمانیە لە کاتێکدا وەکو دەگوترێت ئاسۆ فەرەیدون مۆڵەتی وەرگرتووە بۆ ماوەی 1 مانگ بە وەکالە سەردار قادرە و پۆستە بەڕێوە دەبات ئەروە دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر لە ڕێگەی دەنگدانی ئەنجومەنی پارێزگا بۆ تا پارێزگاری شەرعی سلێمانی چێ پارێزگاری سلێمانیە؟ هەرچەند ئەم پرسیارەی بەڕێستان وەڵام زۆر هەڵدەگرێ نیو سعاتێکی دەوێت تا وردەکاری لەسەر ئەم بابەتە بە دوور و درێژی وردەکەین. بەڵام پێم وایە خەڵکی کوردستانیش وا تەنانەت خەڵکی شاری سلێمانیش مافی ئەوەی هەیە کە زیاتر لە ڕووی یاساییەوە لە مەسەلەکە تێبگات کە کامە پارێزگاری شەرعیە و کاروبارەکان چۆن بەڕێوە دەچن. من دەڵێم خەڵکی ئازیزی کوردستان و بە دیاریکراوی و بە تایبەتی خەڵکی پارێزگای سلێمانی مافی خۆیەتی زۆر بەڕوونی وەڵامی ئەو پرسیارە وەربگرێتەوە کە بەڕێستان شارددا. بەڵام خەڵک مشکلەی لەگەڵ ئەم کەناڵانەی ڕاگەیاندنی بەڕێستان ئەوەیە ئێوە بوار نادەن ڕاوەی دروست بوو ئەم بابەتە، یعنی کاتی ئەوەندەی نادەنێت کە ڕاوەی دروست بوو ئەم بابەتە بکرێ. من سەرنجەکەم لێرەدایەگینا ناڵێم خەڵکی سلێمانی مافی ئەوەی نییە. من دەڵێم من خۆم بە خزمەتکارێکی بە ئەمەکی خەڵکی پارێزگای سلێمانی و دەوروبەری دەزانم و شانازیژیان پێوە دەکەم. من خۆم بە قەرزاریان دەزانم وەک هەمیشەوە حەقی خۆشیان ئەمڕۆکردنەوە بۆ بدرێ. بۆیە من ڕاوەیەکی یاسایی بۆ ئەم بابەتە دەکەم. مەرجە پێش هەموو کەس ئەو کەسەی دەبێتە پارێزگار پێشتر لە لیستێکی نیمچەکراوە دابوو بێتە ئەندامی ئەنجومەن و لە ئەنجومەن پەسەند کرابێ. ئەمە یاساکە باسی دەکا پەیوەندی بە ئەکرەمەوە نییە تکاکە مۆک لایەنێکی سیاسی نەبینەرانی نەبەڕێستان لێم وەربگرن. من پێش مانگێک پێش ئێستا لە 7 مادەی سەر بەخۆدا لە کۆمەڵێ بڕگە و مادەدا ئەمەم زۆر بۆ ڕوونی لە ئەکاونتەکەی خۆم بڵاو کردوێتەوە و وێنەیم داوەتە بەڕێز سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان نەک دوای ئەوەی کە من نەکراوەتە سەرۆکی ئەنجومەنی پارێزگا. من پێش بە بانگێک پێش ئێستا لە ئەکاونت و پەیجی تایبەتی خۆتدا ئەمە بۆیە بۆ ئەم بابەتە جارێکی تریش دەیڵێمەوە ئەو کەسەی دەبێتە پارێزگار مەرجە پێشتر ئەندامی ئەنجومەنی پارێزگا بێ و لەگەڵ کۆمەڵێ مەرجی دیکەدا. بۆیە کاک دکتۆر هەڤاڵ کە هەڵبژێدراوە بۆ ئەوەی لە ئاین دەبێتە پارێزگاری سلێمانی کۆمەڵی ڕێوشوێن هەیە دەبێ بگرێتە بەر بە پێی یاسا دەبێ ڕێوشوێنەکان وەربگرێت لە پارێزگاوە تا وەزارەتی ناوخۆ و تا ئەنجومەنی وەزیران و پێویستە لە ماوەی 15 ڕۆژدا مەرسومێکی هەرێمی بۆ پارێزگاری نوێ دەربچێت و پێویستە پارێزگاری نوێ لە بەردەم سەرۆکی هەرێم و بە ئامادەبوونی وەزیری ناوخۆ ئەو سوێندە بخوا کە لە یاساکە داهاتوە جا کێ سەرۆکی هەرێمە و کێ سەرۆکی هەرێمیە و بابەتێکی ترە. بەڵام ئەمە یاسایە باسی دەکا و لە ڕاستیدا لە مادەی 39 یاسای ژمارە 3 ساڵی 2009 تایبەت بەدەسەڵات و تایبەتمەندیەکانی ئەنجومەنی پارێزگاکاندا بەدەقاتووە دەڵێت کار بە هیچ بڕیار و ڕێنمایی و ڕاستپاردەیەک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم یاسایەدا ناکۆک بێ. و لە مادەی 40 داهاتووە دەڵێت لەسەر ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان مەرجە کە وەکو خۆی خاڵ و بڕگە و مادەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن. ئەمە یاسایە لە مادەی 41 کۆدا مادەی یاسای سێدا دەڵێت
ئەنجومەنی پارێزگا ئەم ڕێوشوێنانە دەگرێتە بەر کە بەندە ئیشارەتی پێدا لە خولی دادی ئەمە ساڵی 2009 دەیڵێ واتە ئەم خولەی ئێستای ئەنجومەنی پارێزگا بۆیە لە ڕاستیدا پێویستە ئەو کەسەی دەبێتە پارێزگاری سلێمانی کە بەم فیلتەرانەدا تێبپەڕێت. باشە هەندێک بۆ چوون هەیە پێی وایە ئەنجومەنی پارێزگا نوێنەرانی خەڵکی سلێمانین و لە ڕێگای خەڵکی سلێمانیەوە ئەوان بوونەتە نوێنەر مافی ئەوان هەیە ینی شەرعیەت بە پۆستی پارێزگاری سلێمانی بدەن و پێویست بە مەرسومی سەرۆکایەتی هەرێمی کوردستان ناکات. ئایا ئەمە لەگەڵ یاسا دەگونجێت؟ ئەوە من نەموتەوە بێ لەو بەڕێزانە پرسیکە ئەو ڕاڤیان کردو. من دەزانم جەنابتان ئاماژەتان بەوە نەداوە. من دەڵێم بەشێک پێی وایە بە تایبەت ینی بزوتنەوەی گۆڕان بۆ چوونی وایە کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ینی خاوەن بڕیارە و دەتوانن بڕیار لەسەر بوونی هەر کەسێک بۆ پۆستی پارێزگای سلێمانی بدەن نەوەک ینی مەرسوم لە سەرۆکی هەرێمی کوردستانەوە بدرێت. ینی پێویست بە مەرسوم ناکات باشتر بڵێن. تکاکەم کا کامەران من ڕاوەی کارگێڕی و یاساییم بۆ کردووی ڕام مەکێشە بۆ ڕاوەی سیاسی. باش حەز ناکەی وەڵامی ئەم پرسیارم بدەیتەوە بەڕێستان تانەتان زۆر باشە بەڵێ سەرچاو من بە وردی وەڵامم دایت زۆر باشە دەستان خۆش. ئێوە لە دادگاتانەتان لە بڕیاری لە دانیشتنەکەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی داوە چەندە قەنەعەتتان وایە لە ڕێگای دادگاوە ئەم کێشە چارەسەر دەبێت مافی تۆ دەگەڕێتەوە بۆ خۆت؟ من تانم لێ داوە لەبەرەوەی سەرنجی یاساییم هەیە بە پێی بڕگەی یاسایی بە پێی مادەی یاسایی بە پێی بەشی یاسایی ئەمڕۆ من ڕێوشوێنم گرتووەتە بەر و ئیسم بە مزایدە و خۆ دەرخستنی ئەعلامی نییە. ئەمە مافێکە لە کەسێک بە نایاسایی بەسەریدا تێپەڕێدراوە. من ڕێوشوێنی یاساییم لە دادگای کارگێڕی گرتووەتە بەر با چاوەڕوانی وەڵامی دادگای کارگێڕی بین ئەو ڕێوشوێنانەی کە پێویستە لەسەر من لە ڕێگەی پارێزەرەکەمەوە دەیگرمە بەر ئەرە بەڵێر ئەیام و بینە نابا ڕۆژگار وەڵامیم بابەتە باتەوە. کەواتە هێشتاش وەڵامی پرسیارەکە من نەداوەتەوە. ئایا لە ڕووی یاساییەوە لە ڕێگای دادگا دەتوانی مافی خۆت بستێنیەوە؟ ئەوە من ناتوانم لە ڕێگەی لە بری دادگای کارگێڕی ئەو بڕیارە بدەم ئەو دادگای کارگێڕی ئەو ڕێوشوێنانە. بەڵام متمانەت بە دادگا هەیە بە دادگاکانی هەرێمی کوردستان هەیە؟ من ئەوەندەش ڕەشبین نیم بە دادگاکانی هەرێمی کوردستان بەڵێ ئیمانم بە دادگاکانی هەرێمی کوردستان هەیە. باشە ینی ئێستا ئەکرەم شەریف چێ پشتیوانی دەکات؟ ینی خۆتان بازدەوە دەکەن کە ئەم پۆستە مافی ئێوە بووە و ئێوە شایستەترین کەس بوونە لە ڕێگای ینی هەموو ئەو بژاردانەی کە پێویست دەکات کەسێک ببیت بە سەرۆکی پارێزگای سلێمانی. ینی چێ لەگەڵ ئەکرەم شەریفە چێ پشتیوانی ئەکرەم شەریف دەکات لە پارێزگای سلێمانیدا؟ کە من جێگیری یەکەمی سکرتێری گشتی و مەکتەبی سیاسی یەکێتی پێم دەڵێن کاندیدی فەرمی ئێمە تۆیت لە بڕیاری لادان بڕارێکی تاگلایەنە بووە ئیتر لەمە پشتگیریتر نازانم چاوەڕێ دەکەم و بەڵێنیشان داوە هەم بەرپرسم بن هەم پارێزەری سەرسەختم بن بۆ گێڕانەوەی مافەکەم. باشە لە 25 مانگ وەکو بینیمان پۆستەکان ئاڵوگۆڕی پێکرا پۆستی پارێزگار و هەروە پۆستی سەرۆکی ئەنجومەنی پارێزگا. پێشتر قسەی زۆر لەسەر ئەوە بوو کە ئاڵوگۆڕکردنی ئەو پۆستانە بە ئارامی بە یاسایی بەڕێوە ناچێتن. پێت وایە دانیشتنەکەی 25 ئەم مانگە کێشەکانی زەختر کردەوە یاخود بەرەو چارەسەری برد؟ پێشتر تەنیا کێشە لە پۆستی پارێزگار هەبوو بەڵام ئێستا فەرموو لە دادگاش تانە لە بڕیاری پۆستەکانی پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگا دەدرێت. ئەمە کۆتاپسی ئێوە بەرچاوتان ڕوونتر دەبێتەوە حوتی مانگ حوتی ئەیلول یەکەم ڕۆژی ئەو دانیشتنە دەبێت. ئێمە کاتمان لە دادگای کارگێڕی بە ڕۆسپاسەوە کاتیان بۆ دیاری کردوین شکاوە پەیوەندی بە مافی گشتیەوە هەیە وەڵامەکەی وەردەگرنەوە و ئێمە بە پێی ئارەزوومەندانە نەبۆ جارێکیش دەیڵێم بە پێی بڕگە و مادەی یاسایی و بە پێی بەشی یاسایی و بە پێی بڕگە و مادەی پەیڕەوی ناوخۆتانەمان لەو بڕیارەداوە و لە ڕاستیدا دادگای کارگێڕی لە سلێمانی بەجددی دێنە سەرخەت و لە ڕێگەی بەڕێزیشتانەوە داواکاری گشتی لەم بابەتە پشت و پەنامان بێ پشت و پەنای جێبەجێکردنی مادەی
ببوورنی یاسای سێ و بڕگە و مادەکانی بێ. بەڕێز ئەکرەم شەریف جێگری پێشووی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر زۆر سوپاست دەکەیت. بەڵێ بەڕێزانم لەگەڵمان ببینێنەوە ئێستا دەچینە ناوبڕێک و دواتریش تەوەری دووەمان دەکەینەوە کە تایبەتە بە پەیوەندیەکان نێوان یاریمی کوردستان و بەغدا بۆ ئەم تەوەرەش میوانداری بەڕێز دلشاد شەهاب ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانمان کرد. دووبارە سڵاو بینەرانی بەڕێز باسی ڕۆژ بەردەوامە تەوەری دومی باسی ڕۆژ دەکەینەوە کە پێشتر ئاماژەم پێدا بوو تایبەت دەبێت بە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بۆ قسەکردن لەسەر ئەم پرسەش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سنتەر لە شاری هەولێر دلشاد شەهاب ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵمانە. بەڕێز دلشاد شەهاب بەخێر بێت بۆ باسی ڕۆژ و کوردستان 24. دیارە لە لێدوانێکیدا بەرپرسی ڕاگەیاندنی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان باز دەوە دەکات بۆ کوردستان 24 تاوان لێدوانەکەی داوە باز دەوە دەکات دوایی 15 ساڵ لە بێهیوابوون لە بەغدا ئێمە گەڕینەوە بەغدا. بۆچی گەڕانەوە؟ ئەولا معنی من پێم وانییە هیچ کۆت حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی ڕاگەیاند بێت کە پچڕۆنی هەڵبژار دەبێت یا خۆت قراری دەبێت کە لەگەڵ بەغدا بپچڕێت بەردەوام جوورێک لە پەیوەندی هەر هەبووە لەسەر سەردەمێک پەیوەندیەکی ئاساوی باش هەبووە ئەگەر بگەڕێنەوە بوو بە خێرایی ئاسڵان بڕیارەکانی بەغدا و پێکێنانی حکوومەتەکان لە هەرێمی کوردستانەوە سەرچاوی دەگرت دوایتر لاوازتر بوو بەداخەوە کە پێگەی هەندێک لایەنە سیاسیەکان بەهێز بوو وەکو مێژووی درێژی عێراقیەکان لە حکومڕانیدا کاتێک کە خۆیان بە لاواز دەبینن زۆرتر و باشتر واقعیانەتر تەسەڕف دەکەن ئەوەنەی کە حکوم لە بەغدا دەکەن کاتێک کە تووشی لاوازی دەبن زۆرتر واقعبینانە فکر دەکەنەوە ئەم هەڵبەزین و دابەزینە پەیوەندی بەو مەسەلەیەوە هەبووە لەگەڵ کومەڵێک هوکاری تری ناوخۆیی دەرەکی ململانەیە با بڵێن سیاسی و ئەقلیمیەکانی منطقە هەموو ئەمانە وای کردو ئەم هەڵبەزین و دابەزینە هەبوو بێتن بەڵام من پێم وانییە هیچ جۆرە نەبڕیاری سیاسی لە هەرێمی کوردستان بڕیاری پچڕان درابێتەوە نە حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەم بڕیارەی دابێت و تاوەکو ساڵی 2014 ڕێککەوتنێکی فەرمی ئابووری لە بینی هەرێم و لە بینی بەغدادا کرا بەداخەوە ئێمە پێمان وایە ئەوان بەشی زۆری تحملی جێبەجێ نەکردنی دەکەن لەوێوە ڕەنگە ڕوئیەتر هەبێت عموما ئەوی کەم دەمێ بڵێم ئەوە نییە ئێمە کە بەو قەتیعایەدا چوبین ینی ئێستاش عەفوان ئێستاش ئەگەر بڵێن هوکاری گەڕانەوە من پێم وایە ئێستا لە هەموو کاتێکی تر گونجاوترە بوو ئەوەی کە ئێمە لەسەر فۆرمێکی تازە ینی ئەگەر بەواتایەکی تر بڵێن پرسیارەکەی جەنابەت ئەم تەجروبەی کە لە ساڵانی ڕابردوودا پێشکەش کرا ئیسپاتی کرد بە تەجروبەوەکەوە ئەو فۆرمی پەیوەندیەی لە بینی هەرێم و لە بینی بەغدا هەبووە فۆرمێکی سەرکەوتو نەبووە سەبەبی ئەوەی کەەوە نە هەرێمی کوردستان ئەم هەستەی لا دروست بێت کەەوە عێراق وەکو دەوڵەتێکی مرکزی پاڵپشتی و بەرەو پێشچوونی ئەم هەرێمەیە و نە ئەم قەنەعەتە لە بەغداش هەیەکەوە کوردستانیەکان خۆیان بە بەشێکی عێراق سیر بکەن و پاڵپشتی ئەو دەوڵەتە مرکزیە بن بووە لەم ئانوساتەدا پێکڕاگەیاندن یاخود بیر و ڕاگۆڕینەوە یان پێڕاگەیاندنی بەغدا بەوەی کە ئەم فۆرمە خەریکە دەگاتە بنبەست ئەبێ شێوازێکی تری مامەڵەکردن لە بینی هەرێم و لە بینی بەغدادا بدوزرێتەوە من پێم وایە سەبەبی ڕئیسی ئەوە بێت. ئەگەر لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا هەولێر لە بەغدا بێهیوا ببێت چوا دەکات ئێستا هیوا دروست ببێتن بۆ هەرێمی کوردستان وە بەغدا بژاردەی تازە بدات بە هەرێم. ئێمە پێشتر لەسەر شتی تر قسەمان دەکرد دەمانگوت فەرمونون بۆ بەیەکەوە ڕێک بکەوین ئەمە بکەین ئەوە بکەین ئەوە بکەین ئەوە بکەین بەشێکیان ڕەنگە تا حدێک یعنی ئەگەر لە ئاستی پێویستیشدا نەبووبن بەڵام بەشێک لە ڕێککەوتنەکان یاخود بەشێک لە بەیەکەوە کارکردن کەم تا زۆر دەرەنجامێکی هەبوو بێت یعنی ناشکرێت وە بەڕەشی سیر بکرێت وەکو ئەوەی کە ئەمە 15 ساڵ بوو بێت لە شەردا بووین نەخێر ئەمە 2 ساڵە ڕاستە بەهۆی ئەو سیاسەتە چاوتەی کە لە بواری ئابووریدا لە دژی هەرێم بەکارهات مە تووشی یەکجاری تووشی ئەوازع هاتین ویلا لەم 15 ساڵەدا هەنگاوی باشیش هەبوونە بەیەکەوە کەەوە
لە شەڕی داعش تەفاهمێکی زۆر باش هەبووە لە ماوەی ڕابردوودا لە کۆمەڵێک مەجالاتی تری حتا توانم بڵێم لە بوارە ئابوووریەکەشدا ئەگەر بەعزێک جار وەکو لە سەرەتا ئیشارەتم کرد تێڕوانینی هەندێک لە کەسەکان یا خود تەدەخلاتی بەعزێک لایەنی سیاسی چ بە هەدەفی ناوخۆیی چ بە گەمەیەکی تری سیاسی گەورەتریانی ئەقلیمی ئەم مەسایلانە نەبوونە لەمەشدا هەرێمی کوردستان بۆ نمونە یعنی سەر یەکێک لە منفەزە گەورەکانی عێراق بەڕاستە لە ڕێی دەستوریە و مەنافزەکان هەمووی دەوڵەتی مەرکەزین بەڵام هەرێم هەمیشە پاڵوەک و پاڵپشتێک بووە بۆ حتا بۆ لەسەر پێوەستانی وەزعی ئابووری بەشداری هەرێم لە شەڕی دژی تیرۆر لە عێراق بە شێوەیەکی گشتی لە هەندێک جاران هەرێمی کوردستان یاخود با بڵێن خەڵکی کوردستان لە چوارچێوەی هێزی عێراقیدا بەشداری لە شەڕی دژی تیرۆر نەکرد تەنها لە هەرێمی کوردستان لە بەشەکانی تری عێراقدا کردوێتی واتە دەمەوێت بڵێم ئەمەی کە ئێستا ئێمە ناگەڕێینەوە سەر ئەو گوتنانەی کە 11 ساڵە یان 15 ساڵە دایلینەوە ئێمە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی زانیاریەکانی کە لە بەردەستدان بۆ ئەوە چوون کەەوە گفتوگو لەسەر شێوازێکی تازە یعنی معنای ئەوە نییە ئێمە دەچین سەر لە نوێ دەبێت ینی شێوازی تازە ئێمە پێمان وایە ئێمە گەیشتونەتە ئەگەر ناڵێن بنبەست بە معنای لێکجیابوون بەڵام بنبەست لەوەی کە ئەم شێوازەی ئێستا لە ڕووی کردەییەوە نە بەغدا هیچ شتێک بۆ هەرێمی کوردستان دەکا و نە هەرێمی کوردستان ئێستا لە ڕووی کردەیەوەکو بەشێک لەو عێراقی کەەوە لەو فۆرمە موحەدەدا تەسەڕف دەکات لە ڕووی کردەیی ئێستا ئێمە حتا لە ناوهێنان لە باسکردنی جەنابەت و منیشدا لەم حێوارەدا دەڵێن نەناڵێن دەوڵەتی عێراقی دەڵێن مەثەلەن دەڵێن عێراق و هەرێمی کوردستان دەڵێن بەغدا و هەرێمی کوردستان ئێمە ئەگەر حتا پێشی ساڵی 2013 و ئەوانە ڕابطەکەمان پتەوتر بوو بێت لە ڕووی هاتنی بودجە و یعنی کۆمەڵە ئیلتیزاماتی مالی و ئەوان مبادر بوون لە بڕینی ئەم ڕابطەش واتە ئەمەش نەماوە یعنی ئەوەی کە ماوە بیرکردنەوەیە لەوەی کە هەرێمی کوردستان ڕەغبەتی هەیە لە فۆرمی تازەدا لە بڕیاردان لە چارەنووسی ئایندەی هەرێمی کوردستان تەفاهمێک لەگەڵ بەغدا بکات اینجا هەنگاوەکان چین ڕیفراندومە هەنگاوەکان ڕیفراندومە باز لە ڕیفراندۆم هەنگاوەکانی ڕیفراندۆم و تەنانەت دواتر کە ینی باسی لێ دەکەن سربەخۆییە بەڵام شاندی یەکێتی دەچێتە بەغدا داوای موچەی مامۆستایان دەکاتن ئەم دوو داواکاریە زۆر لێ ئێمە حتا ئەم دەقیقەیە یاخود حتا ئەو ڕۆژەی کەەوە هەرێمی کوردستان بڕیار لە چارەنووسی خۆی دەدات ئێمە بەشێکین لە عێراق تا ئەم دەقیقەیە ئێستاش هەرێمی کوردستان لە کۆمەڵێک ئیلتیزاماتەوە ئیلتیزاماتی بەسەر بەغداوە هەن داواکاریەکی ناڕەوان نییە ئەگەر هەرێمی کوردستان داوای هەر مافێکی خۆی لە بەغدا بکات ئەو ئیمکانیاتی کە ئێستا لە بەردەستی حکوومەتی داواکاریەکە ئەو وەفدە نەفی ئەوەی دەگا کە هیچ داواکاریەکی بوو حزبی خۆیان کرد بێت خۆی نەفی ئەوە دەکەن و ئەگەر بوو داواکاری سەرجەم داواکانی هەرێمی کوردستان بیت بە دیتنی من ئەم بچووکردنەوەیەکی تێدایە جوورێک لە ینی لەو داواکاری و تۆمەحی کە هەرێمی کوردستان چاوەڕوانی هەیە لەگەڵ بەغدا باسی بکات داواکردنی موچەی مانگێکی بەشێکی فیئەیەکی معەن خۆمە هەمیشە لەگەڵ ئەوە داین ئەگەر هاوکاری با بڵێنی هەرێم لە ڕووی مادیەوە ئێستا شوەفدی هەرێمی کوردستان وفودی هەرێمی کوردستان لە دەرەوەن لە داوای هاوکاری دەکەنی پاڵپشتی بۆ هەرێمی کوردستان دەکەن بۆ ئاوادانکردنەوە بۆ پڕۆژە بۆ بەهانەوە هاتنی ئەو هەموو ژمارە زورەی ئاوارە و پەنابەرەی کە لە هەرێمی کوردستان هەن بەڵام لەگەڵ بەغدا داواکردنی موچەی یەک مانگی یەک فیئە لە هەرێمی کوردستان بەدیتنی من چارەسەری هیچ ناکە ولی من ناڵم کارێکی خراپە بەڵام هەم بچووکردنەوەی یەوەکو بڵێ ئاستی داواکاریەکانە هەمیش لە ڕووی کردەییەوە من بڕوانۆکەم اینجا ئەگەر حکوومەتی بەغدا حاضر بێت معاشی مانگێکی مامۆستایان بدات بووی هەموو مانگەکان نەدات یعنی ئەگەر حەقە ئەمە مەفرۆزە حەقێکی بەردەوام بێ ئەگەر داواکاریە وەکو چوون بڵێ تەڵەبی هاوکاریە
داواکردنی هاوکاریەکی وا بچووک یعنی بۆ کوردستانێکی وا گەورە من پێم وایە بچووکردنەوەی ڕەنگە هەتا حدێک لە ئاستی زۆر باش دەگەڕێمەوە سەر پرسیاری سەرەتام جارێکی دیکەوە دەپرسمەوە بۆچی شاندی هەرێمی کوردستان دەچێتە بەغدا بۆ ئەوەی کەوا بە بەغدا بڵێت لە کاتێکدا ینی وەکو دەگوترێت جموجۆڵێکی وڵاتانی هەرێمی جموجۆڵی پایتەختەکان لە ئارادا لە ڕۆژاوە تەنانەت قسە لەسەر باشووریش دەکرێتن ینی دوای ڕۆژاوە باشووریش بکرێتە ئامانج باشووری کوردستان و ئێستاش قسە لەسەر ئەوەیە کە متمانە لە وەزیری دارایی عێراق کە لەسەر پشکی پارتی دیموکراتی کوردستان هۆشیار زێباری بسێندرێتەوە جۆرە ئەگەر بەشی هەم چونکە بەشی ئەسۆسی تەوەری ئێمەوەە هەر بەشی یەکەمەکەی لەسەر ئەوەی کە منیش دووپاتی دەکەمەوە منۆچینە بەغدا جۆرێکی تر سەر لە نوێ لەسەر نسبەتی ئەوەندە و لەسەر ئەوەندە دامەزراندن و لەسەر چونکە ئەم هەنگاوانەمان هەمووی نا بەداخەوە حکوومەتی مرکزی ڕۆژ بە ڕۆژ لە پاشەکشەدا بوو لەو با بڵێن اتفاقات و لەو حتا لەو مافە دەستوریانەی کە دەستوری لە دەستوری عێراقدا بۆ ئێمە هاتوون ئێمە ناچینەوە جارێکی تر لە گەڕی سفرەوە دەست پێ بکەینەوە ئەم مفاوزاتەی کەەوە ساڵی 2004 و 5 و 6 و 7 و 9 و 10 و هەتا ئەخیری کردومانە جارێکی تر دووبارەی بکەینەوە ئێمە دەچین دەڵێن ئێمە پێویستیمان بە بڕوامان وایە ئێمە دەبێت شێوازێکی تری تازە بۆ مامەڵەکردن لە بینی ئێمەدا هەبێت چونکە ئەم شێوازەی ئێستا گەیشتووەتە بنبەست بڕوای هەرێمی کوردستان وایە ئێمە لە هەموو حاڵەتێکدا لەم مانتقەیە دەبین ئێمە بارناکەین ناڕۆین ئەگەر جیۆش ببینەوە ئێمە لێرەین ئەگەر بیتە فدرالی ئێمە هەر پەیوەندیەکمان بە یەکەوە هەیە ئەگەر ئەم فۆرمی فدرالیە ئەوەی کە ئێستا هەیە کە هیچ لە طموحاتی خەڵکی کوردستانی جێبەجێ نەکردووە و دەبێ ئەم فۆرمەت بڵێن بەجێ بهێڵین ئەم قۆناغە بەجێ بهێڵین لە هەموو حاڵەتێکدا ئێمە بەیەکەوەین لە مانتەقەیەکین جوگرافیایەکی مشتەرەکمان هەیە کومەڵێک شتی مشتەرەکمان دەبی ئێستا ئێمە هیچ پەیوەندیەکی دەستوریمان لەگەڵ بوو نمونە لەگەڵ دەوڵەتی تورکیادا نییە ئەوەن دەوڵەتێکی جودان و ئێمەش بەشێکین لە دەوڵەتێکی تر بەڵام بەهۆی ئەوەی کە پەیوەندیەکی باشمان هەیە علاقەیەکی ئابووری باشە علاقەیەکی سیاسی باشە ئەجندای سەرەکی ینی شاندی هەرێم لە بەغدا پرسی ڕفراندۆم تەمام شەرت نییە ناوی بەناوهێنان ناوی ڕفراندوم و بەناوهێنان ناوی سربەخۆی بوون یعنی مە بچین بە بەغدا بڵین ئێمە هاتوین دانیشتون بۆ ئەوەی کەەوە بڕیار بدەین سربەخۆ بێن دەڵێن چی بەڵام بە تاکید لەسەر لە زمنن یاخود لە ناوەڕووکدا ئەم مەسەلەیە دەگەینێت لە چارەنووس یا بڕیاردان لە چارەنووسی هەرێمی کوردستان بابەتی سەرەکی گفتوگویەکان بووە نەک بە مانای ئەوەی کە ئێمە گفتوگو لەسەر ئەوە دەکەین ئایا ئێمە مافی ئەوەمان هەیە ئەم بڕیارە بدەین یا خودنە بەڵام ئێمە دەڵێن هەر بڕیارێکی کەەوە خەڵکی کوردستان بیدات پێمان خۆشە بە تەفاهم لەگەڵ بەغدا و لە تەجروبەی ڕابردووشدا ئەماوە کاکە کامەران ئێماوە 11 یاخود بە بڵێن 11 ساڵ 14 ساڵ دوای چەند ساڵ دەکە دوای ڕۆخانی لە 2013 ساڵ ئەوەندەمان ساڵ دووبارە کردینەوە لە 13 ساڵی دوای ڕۆخانی سەدام و لە دوای ڕۆپەڕێنیشەوە هەتا ئێستا هەرێمی کوردستان تقریبان کیۆنێکی نیمچە سەربەخۆی هەبووە لە ڕووی کردەیەوە ئەم هەرێمە بە سەربەخۆی بەڕێوە چووە لە ئیدارەدانی خۆی لە علاقاتی سیاسی خۆی لە علاقاتی دیبلۆماسی خۆی لە علاقاتی ئابووری خۆی لە خلالی ئەم مدەتەدا بوو دەوروبەر و بوو دنیا ئیسپات بووە ئێمە عاملی ئستقرار بوون لە مانتقەیە قەت هەرێمی کوردستان نەبووەتە سەبەبی خوڵقاندنی یەک کێشە لە مانتقەیەکی وەدا ئەو ئارامی کە ئێستا لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەیە ئارامیەکی کاتیە و تەنیا داعشە وای کردووە بەغدا لە هەولێر نزانی بەغدا بە درێژایی مێژووی خۆی بە درێژایی مێژووی خۆی لە زمانی تەکوینی ئەم دەوڵەتەوە لە زمانی مەلەکیەوە لە زمانی جمهوریەتەوە لە زمانی بەڕێوەبردننی شوعیەکانەوە لە بەعسیەکانەوە لە حکمی مشتەرەکەوە لە هەر هەموویەوە بووە هاتووە مێژووی ئەم عێراقە ئەگەر مدەتێکیش استقرارێک یان ئەمنیەتێکی یان خوش علاقەیەکی باش لە بینی ئەطرافەکانی عێراقیدا هەبوو بێت فعلەن وەقتی بووە و لە دواییدا خەڵک ناحەقی نییە چونکە ئەم تەجروبە دوور و درێژەوە نیشانی خەڵکیدەوە کە لە دوای
هەموو ئارامیەک دەبێت گرژیەک بێت دوای دەبێت داعش شتێک چاوەڕێی بەریەکەوتن نەخێر ئەمە من پێم وایە مبالغە لە مەسەلەدا هەیە ڕەنگە خەڵکانی وا هەبن بەڵام ڕەنگە خەڵکانی وا ئێستاوە هەبن داوا دەکات هێزەکانی پێشمەرگە لەو ناوچانی کە لە ماوەی ڕابردوو ئازادیان کردووە بکێشنە دوو عبادی ئەوەش دەڵێت و شتی تریش دەڵێت و دەشڵێت ئێمە تەفاهمی ئەوەی دەکەینکەوە هەرێمی کوردستان کۆمەڵێک مۆف و کۆمەڵێک شتی خۆی هەن وەکو هەر ملەتێکی ترکەوە بڕیار لە چارە نووسی خۆی بدات و ڕەنگە هەندێک جارانیش ئەو بازاڕی سیاسیەی کەوە لە ناو هێزە عێراقیەکان یان هێزە عەرەبیەکان بە تایبەتی لایەنە شیعیەکان لە دژ یەکتری هەیە بەعزێک جار کۆمەڵێک شت لەوانە و ڕەنگە فکری بیرکردنەوەیکی وەش هەبێت بەڵام خۆمەرج نییە هەرچیەکی کەەوە ئەوان بیری لێ دەکەنەوە یاخۆت ئەوان هەنگاوی بوو بنێن خۆی مەشدانانیشین ئەوان وایان گوتووە ئێمەش گوتومانە ئەم ناوچانە تهدید بوونە بۆ سەر هەرێمی کوردستان و ناوچەی کوردستانی بوونە و دەستەڵات و حکوومەتی هێزی عێراقی بەم هەموو هێز و توانە و لەشکرێکە هەیی بە سەدان ملیار دلاری کە لەم لە تەکوینی ئەم هێزەدا ئەم لەشکرەدا سارف خارج کراوە توانای پاراستنی نەبووە بە ئاسانی کەوتوتە دەست هێزێکی تیرۆریستێک داعش و پێشمەرگە بە خوێنی خۆی ئەم مانتقانەی ئازاد کردوون ئێستا تو سیرکە لە وڵاتانی تر لە وڵات دەوڵەتێک بۆ حیمایەتی حدودی خۆی بۆ حیمایەتی بەرژەوەندیەکانی خۆی ڕێگا بە خۆی دەدات چەندین کیلومتر دەچێتە ناو خاکی وڵاتێکی ترەوە بە مەبەستی دوورخستنەوەی مەترسی لەسەر حدودی خۆی ئێمە وڵاتی ئێمەیە کوردستانە نزاعێکی قانونی لەسەری بووە قرار وە بووە بە مادەیەکی قانونی مادەیەکی دەستوری یەکلایی بکرێتەوە حکوومەتی عێراق حکوومەتێک لە دوایەکەکانی عێراق هاوکار نەبوون بەم یەکلاکردنەوە اینجا هەرێمی کوردستان بەهێز و توانەوە بە خوێنی پێشمەرگە ئەم منطقە لە دەست داعش بینتە دەرەوە لە بڕی ئەوەی کەەوە حکوومەتی عێراقی دەستخوشی لە هەرێم بکات لەوەی کە ئێمە دراوسەی عێراق بین یان داعش دراوسەی عێراق بین یعنی دیارە برادرانم پێم دەڵێن کاتت زۆر کەم ماوە پێشتر حکوومەتی عێراق باسی لەوە کردنەوتی کەرکووک ئەگەر هەرێمی کوردستان ڕێکەوتنێکی تازای لەگەڵ نەکات لە ڕێگای ئێرانەوە دەفرۆشێتن ئەمە تهدید نەبووە من پێم وانییە حکوومەتی هەرێمی کوردستان پێشی حکوومەتی عێراق باسی لەوەی کردووە کەەوە حکوومەتی هەرێم هیچ مانعێکی نییە کەەوە چون پەیوەندیەکی بازرگانیان مەمەڕێکی بازرگانی بۆ فروشتنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگای تورکیەوە هەیە ئەوەش حاصڵی حکوومەت حاضر بووە و گفتوگوی ڕسمی هەبوونە و حکوومەت تەسریحاتی لەسەر ئەم مەسەلە هەیە بەڵام من شتێکم بەسەر تێپەر بوو لەسەر مەوزوعی وەزیری دارایی طبیعی دەمەوەی یەک شتێک تاکید بکەم زۆر تاکید یەک شت تاکید بکەم کەەوە بە هیچ شێوەیەک طبیعی ئەجندای ئەم سەفەرە ئەسڵان پێشی ئەو مەسئلەیە بووە مە پێمان وایە مەسئلەیەکی عملیەیەکی ڕەنگە تبینی خۆمان وەکو پارتی هەبێت لەسەر ئەوەی کەەوە بە سیاسەتکردنی کۆمەڵێک پرسی بەڕێوەبردن بەڵام هیچ پەیوەندی بە دڵشاد شاب ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان زۆر زۆر سوپاست دەکەین کە لەگەڵمان بەشدار بینەرانی بەڕێ سوپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان بەشدار